بڕۆ ئێوە لێ تێ بکەن. باوەڕمەوەی ئەم مایکانە ئەتوانن بیگەێنە گوێ ئەوە. شەرتی ئەوە ئەم خانەوادە ئەم خێزانە تووشی خشونەتی خانەگینەوێت ئەوەسە لە بواری ئەخلاقیە ئەم ئینسانە خۆی پەروەردە کردوێت. گلاسر ێژێ هەر کەسێک تەنیا شتێکەوە لە بەریدەسیە خودی خۆیەسی. من هەر ئیستا فقط خۆمم هەیە، ڕەنگە خۆیشمم تەواو نوێ، من نازانم تەواوی من چییە. زۆرێکتان بازێ ئیش ێژن من قەت نایکەم، ڕۆژێکە بینن ئەیکەن. آخر خۆت و باش نەناسی و واتەزانی بازێ ئیش ناکەیەوە نهاتێ سەبەرەوە. ها لە کوردی خۆمانە ڕێزی چمێژێت دەروێشەشێ لە کەیا بیناسی؟ لە تاڵانە. بێڵە قەیران بێت تا بزانم چییەکە وتتە نایکەی، بزانم ئەیکەی چییەکە وتتە ئەیکەم، بزانم ئەتوانی بیکەی. ئێمە زۆرێک لە وجودی خۆمان وا لە تاریکیە هێشتا خۆیشمانمان نەناسی. بێڵە با خودی ڕاستەقینە وەختێ دانچی ڕکاوتێتە بەرەو بزانم خۆیی لە خۆی ناترسی. شەرتی ئەوەڵ ئەمە بچیتە زەواجۆ بۆمە تونند و تێژینەکەی خۆناسیەکی باشە. لە خۆتا دوو خاڵ من زۆری ناکەم، دوو خاڵ ئەگەر لە تۆ بێت بەڕاستی بێت نەدرۆ ئینسانی ڕاست ئیسایەژم کێس ئینسانی ڕاست دوو خاڵی تیاوێ ڕێزی بەرانبەر و مافی بەرانبەر تێگەیشتویت و بتوانی بیوەیتە کار وا ئەزانم بۆ زەواجەشیت. دوێنێ مقابلەیەکی یەکێ لە تەلەڤیزیۆنەکانی ئێرا لێی پرسییم، وتی بۆ زەواج بلوغ چییە؟ وتم بلوغ یەکێکە لە بەشی جنسیە سکسە بتوانێت بەچکە بکە، ئەمە بلوغێک. 12 ساڵ دەست پێەکە لە 1970 هەموو کەسێ توانێت بەچکە بکە، وەلێ ئاغەمی 12 یا 17 ساڵان ئەتوانێت سفرەیش پڕکە. ئوستادێکی گەورە هەست کە من شەرەفی ئەوم بۆ یەک جار لە خزمەتیاوم بە میوانداری 6 ساڵیچە کتێبەکانی خوێنمەوە، جەنابی ئوستاد مستەفا مەلیکیان. ێژێ فیلسوف ئەو کەسە نییە قسەی فەلسەفیەکە، فیلسوف ئەو کەسە نییە مەکتەبی فەلسەفەی داناوە. بە کوردی بێژمی فەیلسۆف ئەو کەسە نییە فەیلسۆفەکان هەڵسەنگان نەکاو شەهادەیان پێدا. فەیلسۆف ئەو کەسەسە ئەوە یەخەی خۆی ئەگرێژە بزانم ڕاستەکەی. ڕاستەکەی ێژی ئەمە عاشقیە بەرانبەر بە مناڵەکەم لەبەر خۆشەویستیە نایاڵم ئەم کارە بکە، یاوە ڕاستی لەبەر خۆشەویستی نییە، خۆ دڵغابیەوە نەیگاو گەرەکتە ناوی بنێ خۆشەویستی. هیچ بەڵگەیەک نییە ئەمە ڕاستە تۆ ئەیکەی دڵ هاپیەوە بیکەی. من لە جێگەیەک هاوتم زۆرینەی ئێمە گشتمان مشتەهدین، هیچ کاممان مقلد نیین، ینی گشتمان بۆ خۆمان خاوەنی بڕیارین. ئەم سیمینارە باشتر لە ئەوەی کە ڕۆڵی خێزان چۆنە، ینی چۆن بتوانین ئەو هەڵانی کە لەناو خێزانەوە گەورە بۆ بێتەوەی کە مناڵەکانمان لەسەر پەروەردەیەکی دروست پەروەردەکەن لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و کەسێکی کاملی پێگەشتی بگەینی ناو کۆمەڵگە، چونکە لە سەرەتادا کە ئێمە مناڵەکەمان بەباشی پەروەردەکرد لە دوجاریش کە پێکهاتی ئەم کۆمەڵگایە تەنیا مناڵەکانەکە لە دوا ڕۆژ ئەبنە کەسێکی و بەڕێوەبەرنی ئەم وڵاتەوە.